گەورەترین دەکرێت بڵم پێشهات کە لە ناو ئەم پێشنگایەدا دێت هاتۆتە پێشەوە و ئیتفاقمان لەسەر کردو ئەویش ئەوەیە کە هەم وەزیری کشتتوکاڵی عراق لە ئایندەیەکی نزیکەر ئەمڕۆ حزوری دەبێت لە پێشنگاکە و بەیەکەوە ئیتفاق دەکەین لەسەر بە بازارکردنی بەروبوومەکانی هەرێمی کوردستان و عراق لە ناوەڕاست و خواروی عراق و بە پێچەوانەوە شەریکەی تەجهیزاتی عراقی کە یەکێکە لە شەریکە گەورەکانی وەزارەتی زراعی عراق لە هەرێمی کوردستان وجودی هەیە و بڕیارە لە نێوان پرۆژەکانی ئێمە لەگەڵ ئەو شەریکەیە ئیتفاقێک واژۆ بکرێ بۆ بە بازارکردنی بەرهەمەکان کە ئەمە درگا دەکاتەوە بۆ ئێمە بتوانین لەمە دووە بەبێ کێشە سەرجەم ئەو بەروبوومە کشتتوکاڵیانەی کە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانن و لە پرۆژەکانی ناوخۆی هەرێمی کوردستانەوە بەرهەم دەهێنرێن بتوانین بەبێ کێشە هەناردی ناوەڕاست و خواروی عراقیان بکەین و خۆشتان دەزانن ئێمە لە ڕابردوشدا وەک هەرێمی کوردستان هەمیشە درگامان کراوە بۆ جوتیارەکانی ئەوان کورت و مختصر پێشنگاکە بوو ئەوەیە ئاستەنگەکانی بەردەم بە بازارکردنی بەرهەمەکانی ناوخۆ لە هەرێمی کوردستان و عێراق نەهێڵین کە ئەمە هەنگاوێکی گرنگە و بۆ ئەوەی کە متمانە دروست بێ لە نێوان هەردوولادا تاوەکو بتوانین پەرە بە کەرتی کشتتوکاڵ بدەین چونکە کەرتێکی گرنگە و عێراق بۆ خۆی وڵاتێکی کشتتوکاڵیە و هەرێمی کوردستانیش بە سەبەتی خۆراکی عێراق و ناوچەکە هەژمار دەکرێت.